إيه طب دانش لايتر يلا سلاطانی به خوشستان امروز من با دوستی شد رو خوشی کمان اکوین تنها بیم که دور سرکه بوم اکو مکان پیگی شد دستم شوابی گنا اول رمضانی که پیشتر ناکن من نسیم پیشتر با کاری مالی که ببینیم حجمه داره یوم نمرو مزود رو کریم که دوستان صلاة داود احمد وان پیش کردنتینو به خدمت یان نگیشتم ایران لزردش که دمی که زردش کیش داخل ابو اما آخانی زردش و امر حسب قضیه و خوشم هاکر اول ما یکی زور من بدیداری شاید نبود براستی دلش ملیم بود و واسه کرونا بود امر هیکل شد تا بود شاید نما هی کمره هنری ملی بقلی اندامی کاره اندامی کاره آوش احمد ودادین احمد بقلی اندامی کاره لا یما ایش ذکر احمد کناسی کمره هنری ملی ما بکردیم جالای من راستی کم خوشه و بخواهد که زلی خوش میشه بس بچکم انشالله بکنی و دوست زمان خوش بکن احمد من تو زن و یکی دست میشه و وریم الله توزه باشکم من ازم که زلی خوش میشه هم آدم ببونی بیا بودی بیا فاری نهامتی و جاش میتونی نشون ببونی که زلی خوش میشه باشکم نشاط و زدل مافیات و اما خدمت انا اما خدمت انا
والله بەڕاست گەڕانی نێوە بۆ سەردەمی زێڕینی سەڵاتەوەدا کە سلێمانی خۆش قەسر دوکانی تەڵان یەک قەسریشی کرد بۆ سەردەما قەسرەکەی قەسرەکەی کۆپی قەزاز لەگەڵ سەرچنارە بەڵام دیارە بۆچی ڕەحمەتیم ئەوەنە معجیبە بە سلێمانی کاڵە سەرچنار بۆ یاخوا بەخێر دڵێت حكمي شارج ئەم ماوەیەکی زۆر لەمان دابڕین بەهۆی کەرەنتینەوە ڕووی بانی کۆرۆنا ڕژێت چی پێکردین هەمووانی کردێک دڵەجان تۆزێک مۆچی کوردی کە لە کاربووکە من پێشتیشتون کاری زار بێ هەموو کورد مەمنونی ئەمان ئەمانە هونەرەکەیان پاراستووە وایە لە کارکوو بەتابەتی کاربووکە هەموو بۆ هەموو کورد وایە وانە مەقامە گەرمێنەکان لە دەنگ وڵا
مثلا جوړه د ویډیو والله ان شاء الله اگاز کن دنگی دلشان لگن نگه هر جور حال زور والله دوم وثیقه ده باور و قناعت بگی دوانه زور زور ما میز ما مثلا با کامنت تاکم سواز بخواب زمان دیشیمی ده داشتگان بس منو این مثلا بزنم زور حزی داشتگانی هذا نور حياته انا عراقي شرازي من توكل معنا تازي سر معنا لمنرا زور حزب كرا قشتي جرمياني هو اي انا نسيت اشتيت جواني جرميان بويتا وام كان قرباني جميعا يلا
شو بخير كاك احمد فين خوش تشتي بلا والله اذا ولا والله كاك والله كاك احمد هالكشت هالكشت كمي كاك ما احمد ما ماني شاب يستنى انا والله يكفي انه حسب كمية ايش ما في المستشفى من صوصي كمان كمي عامله خصلات قرب بدل حسب مشتغلاني تفوتي رسني ناو جديد كذي أنا والله أنا والله كل شيء اشتانا هي باش بۆ دەمی زوڵاوی هونەرمەندی دەمخۆش
دشاری سەڵات داودا بەڕاستی بۆ بەنی کەرەنتینە و ماوەی زۆر لە یەکدا بڕین ئەمە چەندین جارە لە قاوەخانەی زەردەژێمەوە بێ خێرا دەبیدەوە سپاس بۆ خۆشەویستانی کە لەگەڵمان بوون ئەمە ڕێگەیان دوورە بۆ بەنەی مەنعەت زۆرانەوە ئەگوێ بگەڕێنەوە لەبەرەوە من ئەمڕۆ زۆرم لێکردن کە جارێک تر ئاوادانی بکەنەوە زەردەش ئاوادان بکەنەوە دەستیان خۆش بێت زۆر سپاسیان دەکەم پێش خۆش بەحمەد سەنگایی لەر خۆشمان نابوو خۆشەویستان لە کاتی لایڤەکەیە بووم ئەو خۆشەویستی کە ناوی هیوایە کەمپینەکەم بۆ ڕاگەیانەوە هیوای بێ هیوا لە ژیان کە دوو مناڵی هەیە و خێزانەکەی نەخۆشی درێژتان نییە هەموو ئەوەتی چێوێت کە ماتۆرە پێ بۆ توانێت ژێژانی خۆی پێدا بکە سپاس بەخوا ڕوبعێکی و کێشەیە چارەسەر بووە لە هەوڵی لەگەڵ دەسۆزانە ئەم زوانەی شەڕا ئاوەتی بۆ هێنیزی سپاس بێەوە کاتیش خۆش بس مجانەوەی کاگورانە صاحب صدر الدولار لو